کۆڕ و سیمینار و چالاکیەکان بە تایبەتی لە شاری سلێمانی بەردەوامی هەیە و لە ئێستادا لە شاری سلێمانی کۆڕێک بۆ شاعیری کورد قوبادی جەلیزادە سازکرا. لە هەموو واتاباوەکانی خۆی دای بە ماڵێ لە نیوەی شەوە بەڕێی دەکاتەوە بۆ باوەشی دادەڕستەکەی بەدەست خۆ نییە. لە شاری سلێمانی کۆڕێک بۆ شاعیری کورد قوبادی جەلیزادە کە شاعیرێکی دیاری کوردە و هەمیشە باز لە جوانی ژن و جوانی ئافرەتووە لەسەر زۆرێک لە پرسە نەتەوەیەکان هەمیشە نووسیوێتی کۆڕێکی بۆ سازکرا و لەو کۆڕەدا شاعیر چەندین بابەت و تێکستی نوێی خۆی خوێندەوە و هەروەها زۆرێک لە نووسەر و هونەرمەند و شاعیرە دیارەکان قسەی خۆیان یاخود ڕاوبۆچوونی خۆیان لەسەر بابەتە شعری و تێکستە شعریەکانی خستە ڕوو. وڵاتەکانی ئێمە داهێنەری ئازا و ئازاد